مسلمانە بەڕێزەکانم، برا خۆشەویستەکان، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ بەڕاستی ئاخرەت بۆ تۆ باشترە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زیاتر ئەمێنێتەوە تا دنیا. عەرزم کردن وتم ئەگەر دنیا هەموو ئاڵتون بوایە، ئاخرەتیش هەموو تەنها قوڕ بوایە، قوڕی سوورۆکراو بوایە، ئەوە ئەبوایە ئێمە ئاخرەت ئەگەر وا بوایە ئەبوایە لەو کاتەشە ئاخرەتمان بایەتە سەر دنیا، چونکە دنیا ئەبڕێتەوە بەڵام ئاخرەت ئەمێنێتەوە. چجا ئاخرەت ئاڵتونەکەیە و دنیاش قوڕەکەیە؟ یعنی ئەوە لە کاتێکایە کە دنیا قوڕەکەیە ئێمە دنیا ئەدەینە سەر ئاڵتونی ئاخرەتەکەیە. مع الأسف يعني دنیا لە چاو ئاخرەتە وەکەوە وایە پەنجێ بکەیتە بەحرێکە بزان چەندێ ئاو هەڵەگرێ، ئەوە نەتانێ لە چاو دنیا، دنیا لە چاو ئاخرەتە، ئاخرەت بەحرەکەیە و دنیا ئاوی قەی پەنجەکەتە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەکەر ئەوەی من ئەیزانم ئێوە بتان زانایە بەخوا زۆر ئەگریان و کەم پێ ئەکەنین و دەرئەچوون بۆ دەشتەکان هەر ئەپاڕانەوە لە خوای پەروەردگار. خۆشەویستەکانم، کاتی هەر یەکێک لە ئێمە هەڵ ئەسێ بە ئەنجامدانی کارێ، هەر کارێک بۆ نمونە ئەتەوێت پارچەیە زەوی ئەکڕی بۆ ئەتەوێت بیکەی بە خانوو، هەتا ئەیکڕی ئەو پارچە زەویە چەندێ بیرەکەی تۆ لەکوێ بیکڕی، چۆن بیکڕی، زەویەکە چی بێت چی بێت چی بێت، چەند مەرجدا ئەنەی بۆ ئەو زەویەی کە ئەیکڕی ئەیکەیتە خانووی مستەقبەلی دنیاییت. پاشان کە ئەیکەی بە خانوو هەنگاو بە هەنگاو بیری لێ ئەەکەیتەوە چۆن بیکەی، تەختیتی بۆ ئەکێشی، هەر لە هەنگاویەکەمەوە تا ئەخیر بیری لێ بکەر و ئەوانەتان کە خانوو دروستەکەن، یان هەر شتێکی تر، هەر کارێکی تری دنیاییتان چنێ بیری لێەکەنەوە. بەس کام لە ئێمە دانیشتووە بۆ دوا ڕۆژە هەتا هەتایەکەمان چەند سەعاتێ بیرمان کردبێتەوە، فکرمان لێ کردبێتەوە، خوا پەنامان بدە کەم کەسەیە بیری لێکاتەوە. بەڵام لەگەڵ ئەوە یاخوای تەعالا زۆر داوای لێمان کردو ئێمە بیری لێ بکەینەوە، بیر لەوە بکەینەوە کە یعنی ئەگەر بگەڕێی تەماشای قورئان بکەی، قورئان بخوێنیتەوە لە ئەوڵەوە تا ئاخیر هەمووی تەئکیدە لەسەر ئەمە کە دنیا زائیلە و ئەڕوا قیامەت باقیە، هەوڵ بۆ قیامەت بە، دنیاش لە پێناوی قیامەتە بەکاربێنە. کام لە ئێمە کاتەکانی خۆی بەوە ئەباتە سەر، کام لە ئێمە کاتێک شتێک ئەبینێ لە دنیا ڕاستەن ڕەبتێ کاتە قیامەتەوە، هەر شتێکی دنیایی ئاگرێک ئەبینێ بیر لەوە ئەکاتەوە بڵێ ئاگری قیامەت ئەبێت چەند گەرم بێ، کاتێک سەرما ئەبینێ بیر کاتەوە کە عەزابی خوا لە قیامەتە ئەبێت چەند سەخت بێ، کاتێک لە مەجلیسێکە قسە ئەکا یەکسەر هەوڵ ئەدا بەشێک لە قسەکان بگەڕێنێتەوە بۆ ئاخرەت، بۆ ئەوەی هەموو شتەکانی دنیایی نەبێ. کاتێ دڵی خۆشە بیر لە خۆشیەکانی بەهەشت ئەکاتەوە، کاتێ بێتاقەتە و غەمبارە هەم ئەی بەسێتە قیامەتەوە بیر لەوە ئەکاتەوە کە ئەبێ خەڵک حاڵیان چۆن بێ لە ساحەی عەرەزاتە کە ڕۆژێکە 50,000 ساڵ درێژیەکەیەتی، کاتێک ڕازی ئەبێ بۆ خوا ڕازی ئەبێ لەبەر ئاخرەت و لەبەر قیامەت، کاتێک تووڕەش ئەبێ تووڕەبوونەکەی بۆ قیامەت ئەبێ زیاتر نەک بۆ دنیا. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز بۆ شتی دنیایی تووڕە نەبووە، قەت نەبینراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شتە دنیایەکان بێتاقەت ببێ، بەڵام کاتێک ئینتیهاکی حرمەتێک لە حرمەتەکانی خوا کراوە زۆر تووڕە بووە. با ئێمە هەوڵ بدەین هەموو حرەکات و سەکەناتەکانی ژیانمان بەشی ئاخرەتی تیابێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ، ئەنەس بۆمانێ گێڕێتەوە حەدیثەکە بە چەند ڕیوایەتێک هاتووە لە چەند سەحابەیەکەوە، من ڕیوایەتەکانتان عەرزەکەم. ئەفەرمێ من كان همه الآخرة جمع الله شمله وجعل غناه في قلبه وأتته الدنيا راغمة، سبحان الله،
ومن كانت همه الدنيا فرق الله عليه أمره وجعل فقره بين عينيه ولم يأته من الدنيا إلا ما كتب له. للروايات تريشا بچن رواياتك تريشا تويكك لوانا من جعل الهموم هما واحدا هم المعادي كفاه الله هم الدنيا ومن تشعبت به الهموم في أحوال الدنيا لم يبال الله في أي أوديتها هلك. أم حديثي دوهما معناك أويك هركسك همو خفتكاني دنياي همو بكاتا يك خفت كبير لقيامت بكاتو هدفي قيامت به هركسي آوابي حرشي همو خفتكاني دنيا هي سبحان الله لسرشاني لا أشي بس هركسي أجر همو خفتكي دنيا به خواهي تعالى جوي بينادا چي بسراده ولا چي دولك لدولكاني دنيا تيا أشي. حديثكي يكمش خوش يسكانم أويا معناكي هركسي هم خفتي دنيا به خواهي تعالى سيشتي في أدا هركسيك هم خفتي دنيا به خواهي تعالى سيشتي بسرا ديني يكم فرق الله عليه أمره كاركاني كونابيتوا بلاوأكن هر دس أوابو هرشي مشكلة لم لاو مشكلة ساري لي هلادا لو لاو كيشيك لو لاو كيشي لو لاو كيشي واي بيتي نازاني چي بكا خێزانی بە قسەی ناکە مناڵەکانی ناساڵحن خزمەکانی باش نین لەناو یەکا خراپن ڕزقی تەنگ ئەبێ باری قورس ئەبێ هەر کارێک دەسی بۆ ئەوە بەرەکەتی تیان نییە. پاشان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وجعل فقره بين عينيه وفقيريتكيشي لبيني چاويا أبي سبحان الله بردوام فقيرة بردوام أجر دولة منترين كسبه دەسڵات دارترین کەس بێ بەردەوام فەقیرە چونکە دەوڵەمەنی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە نییە عەرەضی دنیات زۆر بێ دەوڵەمەنی ئەوەیە ئینسان نەفسی دەوڵەمەند بێ. خەڵکێکی زۆر هەیە خۆشەویستەکانم نەفسیان دەوڵەمەند نییە بۆیە دائیمەن چاوبرسین و بەرچاوبرسین. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بێت و یەک دۆڵێ ئاڵتونی هەبێ ئەڵێ خۆزگایە دۆڵێ تریشم بواە بۆیە ئەبێنی زوڵمەکە ستەمەکە تێر ناخوا ڕۆژێ لە ڕۆژان خاوەنی جوتە پێڵاوەکەی خۆی بووە بەس ئێستا ئەوەی بتەوێ ئەوەی بیری لێ بکەیتەوە لە موچی دنیاهی ئەوە بێجگە لەو هەموو ملیارە دۆلارەی کە لە بنقەکانیشە هەڵی گرتووە بەڵام هەر تێر ناخوا و هەر ئازاری خەڵکەدا چونکە هەمی ئەو قیامەت نییە هەمی ئەو دنیایە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بەبار ئاڵتون و پارەیان بۆ ئەهێنا لەو شوێنە هەڵا ئەسیاتە هەمووی تەوزیع کرد تەنانەت ئاخر شت هەر ئەهاتن داوایان ئەکرد پاڵتاوەکەی بەری خۆیشی داکەنا ئەی فەرموو لەسەر ئەوەش خەڵکەکە ڕایانەکێ ئەم بۆ لای خۆی برد بۆ لای خۆی فەرمووی پەلە مەکەن بەخوا هەرچیم هەیە ئەیدەم پێتان ئەوەی دەسم کەوێ ئەیدەم پێتان چونکە من ئەوانەم ناوێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕئیسی وڵاتێک ئەبێ هەر هەدیە بەبار بەس هەدیەی مەلیکەکانی بۆ دێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ وەفاتەکە 86 تەنەکەی کابرایەکی جوولەکە قەرزارە 86 تەنەکە جۆ کابرایەکی جوولەکە. بیری لێ بکەرەوە هەنێ کەسێ طبعا باوەڕ بەم حەدیسە ناکە ئەزانی بۆ باوەڕی پێ ناکە ئێژە معقولە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڕێکەی ئەبوبەکر بووە و هاوڕێکەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف بووە و عوسمانی کوڕی عەفان بووە ئەو تاجرە گەورانە ئەو پیاوە دەوڵەمەندانە معقولە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوا قەرز لە کابرایەکی جوولەکە بکە بەڵێ معقولە بۆ ئەوەی ئێمە فێرکا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بزانین چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەڵکاکەین حتا تەنانەت ئەگەر کافریش بێ. پاشان خۆشەویستەکانم پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فلم يأته من الدنيا إلا ما كتب له. سيم حالة أم كابرايا هر هالبيتي هر حولي دنيا دا الرعك بو دنيا بس دنيا شعلا دسي الرعك هر خوينا داتا دسوا هر اوي دسكوي لدنيا چني الرعيشكا بدوايا هر اوي كبوي نسراوا بلام او كسيك همي آخرتي هبي بپیچواني أمانة والريك
خوای تعالی هەموو کاروبارەکانی بۆ ئاسان ئەکا جەمع شەملەهو خێزانەکەی بە قسەیەکا و خێزانێکی باشە مناڵەکانی ڕێک و پێک دەرەچن خەفەتی زۆر ناکەنە دڵیەوە خزمەکانی باشە بن سەیرەکەی کاروبارەکانی بە ئاسان دێتە دەسەوە زۆر بیری لای دنیا نییە بەردەوام بەرچاوتێرە ئەگەر حەتی کەنانی ئەو ڕۆژەی هەبێ بەرچاوتێرە ئەڵێ الحەمدولله سوپاس بۆ تۆ خوایە ئێستا تیکەیەکم خوارد و زکمی پێ تێر بوو بۆ دوای ئێستا خوا کەریمە چونکە قەناعەتی وایە کە تیکەیەکی نانی مابێ لەم دنیا نامرێ قەناعەتی وایە قومێک ئاوی مابێ لەم دنیا نامرێ بۆیە دڵی مرتاحە پاشان دنیا خۆی تێ بۆ لای ئەم ڕائەکا لە دنیا دێ بۆ لای بە پێچەوانەی ئەوە کە بە دوای دنیای ڕاکە دنیا ڕاکە ئەم بە دوای ئەڕوا بەڵام ئەم خۆی ڕاکە لە دنیا بە دوای ئەماتی ئینسانی مسلمان لە تەعاملیا لەگەڵ دنیاە چەند خاڵێکی لەبەر چاوە دائیمەن یەکەم یعنی ئیسە لەوانەیە لەم حەدیثەیە ئێمە شتێکمان بۆ دروست ببێ بڵێن چۆن بتوانین ئێمە جەمعی بینی دنیا و قیامەت بکەین طبعا لە یەک ئاەتی قورئانە خوای تعالی ئەوەی کۆ کردوتەوە ئەوەی کە باسی قارون ئەکا خوای تعالی کە ئەفەرمێ بۆ ئاخرەت هەوڵ بدە ولا تەنسە نەصیبەکە من الدنيا و ئیمامی عەلیش لەو ئەثەرە کۆیە کاتەوە ئەفەرمێ وا بۆ دنیا بژێ كأنه بەردەوام تیای ئەژێ یعنی کاری بۆ بکە و ئیشی بۆ بکە بەڵام قیامەتت لە بیر بێ کاتێ بۆ قیام بی دائما بیرتش لای قیامەت بێ کەوا بزانی بەیانی ئەمری ئینسانی مسلمان بۆ جەمعکردن لە بین دنیا و قیامەتە ئەم خاڵانە لەبەر چاواگرێ یەک بۆ ئەوەی بتوانی مسلمانێکی ڕاستەقینە بی پێغەمبەرانە پیا و چاکانە معاملە لەگەڵ دنیا بکەی ئەبێ ئاگات لەم خاڵانە بێ یەکەم دنیا لەناو دەستایە نەک لەناو دڵ هەر کاتێک دنیات کردە وەسیلەیە بۆ ئەوەی بتگەێنێ بە قیامەت یعنی قیامەتت کرد بە غایەت دنیات کرد بە وەسیلەیە تر تۆ بردتەوە يعني چون دنيا غاية وسيلة يعني چی يعني مثلا بۆ نمونە تۆ کارێک تێ لەیرەوە سەفەرەکەی ڕۆی بۆ بەغا هەدەفەکەت بەغایە بەس وەسیلە چی وەسیلەیەک ئەگریتە بەر بۆی بتگەێنێتە بەغا ئیتر لەوانەیە بە چی جۆرێ سیارە ئەڕۆی بە پێ ئەڕۆی بە ماتۆر ئەڕۆی چۆن ئەڕۆی ئەوە وەسیلێ ئینسانی مسلمان هەدەفەکەی قیامەتە چی وەسیلەیەک ئەگرێتە بەر بۆ ئەوەی بگا بەو هەدەفە دنیاە دنیا وەسیلەیەکە دنیا مەزرعی ئاخرەتە دنیا کێڵگەی قیامەتە ئینسانی مسلمان وا لە دنیا تێگەیشتووە دووهەم ئەگەر دنیا و قیامەت لە مەسئلەیەکە دایان لە یەکتری لە مەسئلەیەکە لە مەوزوعێکە تێتە پێشت دنیا دژقی یا ئەبێ دنیاکەڵ بژێری یا ئەبێ قیامەتەکە تۆ ئەو کاتە کامیان هەڵە بژێری ئینسانی مسلمانی ڕاستەقینە قیامەت هەڵە بژێرێ نەک دنیا خوای تعالی لە چەند ئاياتی قورئانە ئەممان بۆ ڕوونەکاتەوە ئەفەرمێ باسی مزگەوتەکە فەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال پیاوانێک هان لەنا ئەو مزگەوتانە خەریکی عیبادەتن خەریکی طاعەتن ئەو پیاوانە صیفەتیان چۆنە خوای تعالی ئەفەرمێ لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله يعني نتجارت نكرين وفروشتن نحيت شتيك خوايان لبيد ناباتو ذكري خوايان لبيد ناباتو يعني نيوجكانيان لبيد ناچيتوا جماعتكانيان لبيد ناچيتوا وهروها خواي تعالى لسورة تريشا او سورة نور بو لشوني ترى خواي تعالى فرمي يا ايها الذين امنوا لا تلهكم اموالكم ولا اولادكم عن ذكر الله نمالو نمناوتان با واتان بينك اخواتان لبير بواتوا مالو منال حق نییە خوا لە بیری ئینسان بباتەوە وهروها خوای تعالی لە سورەتی جمعەشە ئەفەرمێ وإذا رأوا تجارة أو لهوا لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک لە مسلمانان تجارەت و هینیان بینی يعني ئەگەر تجارەتێک ببینن یان لەهو وازی و یاریەک ببینن چیەکەن انفضوا إليها وتركوك قائمة هەڵە پەڕن ئەڕۆن بۆ لای ئەو دنیاە بۆشتە دنیاەکان و تۆ بەجێ ئەتێڵن خەریکی خوتبەدان بی ئەمەش زۆر زۆرە براینە نمونونەکانی زۆر زۆرە ئیسە یاریەکی گەورە ببێ لە زۆر وڵاتە سەیرەکەی هەر لە بەیانی زۆر ڕۆژی جمعەیش ببێ بەیانی زۆر خەڵکێکی زۆر ڕابە ئەو مەلعەبە خەریکی
تۆپێنە و نوێژ و جمعە و ئەمانەیان لەبیر ئەچێ. خەڵکێکی زۆر ئێستا سەفرێ بێ ئیتر جمعە نییە بڕۆ بۆ سەفرە، بیر لەوە ناکاتەوە کە ئەمڕۆ ڕۆژی جمعەیەوە ئەبێ قیامەت باتە سەر دنیا. خەڵکێکی زۆر کاتێ مەنسەبێک و پلەپایەیەکی دەست ئەکەوێ لە ناو حیزبا بێ لە ناو حکوومەتا بێ یەکسەر خواحافیزی و ماڵ ئاوایی لە مزگەوت و قورئان و نوێژ و ئەمانە ئەکاو ئەوە ئەگرێتە بەر. ئەگەر حتا نوێژەکەش بکە بە ساردیەکەوەی کە ئەو پیاوەی جاران نییە کە کاتی خۆی خەریکی نوێژ و تەعاد. جا زۆر مشکیلەیە براکانم. سێەم شت ئینسانی مسلمان بە جوانی داوای ڕزقی خۆی ئەکا لە دنیا و منافسە لەسەر دنیا ناکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەجمیلوا فی الطلب فإن كل ميسر لما خلق له. ئەفەرمێ کاتێ لە دنیاە داوای ڕزقی خۆتانەکەن بە جوانی داوا بکەن، هەڵپی ناگەرەکە، ڕاکردنی ناگەرەکە. حەسەنی بەسری ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ، شێخ حەسەنی بەسری کە تەلەبەی سەحابەکانی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ من نافسك في الدنيا في دينك فنافسه. کێ منافسە و بربەرەکانیت لێ بکە لەسەر دیندارێتی بیکە منافسە بکە لەگەڵ ئەو مسلمانانە، منافسە بکە تۆ بەر لە ئەوان بێی بۆ نوێژی جەماعەت، منافسەیان بکە تۆ زیاتر قورئان بخوێنی، منافسەیان بکە تۆ زیاتر شارەزا ببی لە دینە منافسەی مسلمانان بکە. بەس هەر کەسی ومن نافسك في دنياك فألقها في نحره، هەر کەسێ لە دنیاە منافسەی لەگەڵا کردی دنیاکە بەرە سەر سێنیا و نەتگەرەک بێ. لە دنیاە ئینسانی ئیماندار دائما مەسەلە دنیایەکانە سەیری خواری خۆیەکە، بەس لە مەسەلە قیامەتەکانە سەیری سەرەوەی خۆیەکە. هەر کەسێ لە دنیا بیر لە سەرەوەی خۆی بکاتۆ، لە پارەیە، لە مەنسەبە، لە ماڵ و مناڵە، هەر کەسێ بیر لە سەرەوەی خۆی بکاتەوە لە دنیاییە دینەکەی ئەدۆڕێنێ. بەس هەر کەسێ دائما لە قیامەتیە لە شتە قیامەتیەکانە منافسە بکە بۆ سەرەوە، لە شتۆ دنیایەکانە منافسەی بیر لە خواری خۆیەوە بکە، ئەوە ئەتوانێت لە دنیا بە جوانی تێ بکە و قیامەتی خۆشی ئەباتەوە. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە شتە دنیایەکانە انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر أن تزدروا نعمة الله عليكم. هەر کەسێک لە شتە دنیایەکانە سەیری خوارەوەی خۆی نەکا، سەیری بان بکە، نعمەتەکانی خوای لەبەر چاو نامێنێ، کابرا بیر لەوە ناکاتۆ لاشەی ساغە، بەس بیر لە ئەو هینەکەی ئەوەکەیتەوە نازانی. براینە ئێستا ئەو دەسڵاتدارانەی کە دەسڵاتدارن، خاوەنی پلەپایەن، ڕئیسی حیزبن، پلەپایی گەورەیانێ لە ناو حکوومەتە، براینە باوەڕ بکەن ڕبعێ ئەوەنەی فەقیرەکەی ناو ئەم مەجلیسە ئیسراحەت نین لە دنیا. ڕبعێ فەقیرترین کەس کە بەس دانی ئەمڕۆی هەیە والله زۆر لەو مرتاحترە، زۆر لەو ئیسراحەتترە، چونکە ئەو بەردەوام ئەترسێ لە دەستی دەرچێ، بەردەوام هەڵپەیەتی زیاتری دەستکەوێ و ئەیشترسێ لە دەستی دەرچێ، نە شەو خەوی هەیە و ئیسراحەت، نە ئەتوانێ بە ئیسراحەت دابەزێتە بازار بڕۆتە ناو خەڵک سەردانی خزم بکە، هیچ ئەمانەی نییە بە ئیسراحەت وەکو من و تۆ. ئەمە فەزڵی خوایە، خوای تەعالە. تۆ ئەگەر بیر لە نیعمەتەکانی خوا بکەیتەوە ئەوەندە نیعمەتی زۆرە بەسەرتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ من بات آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فقد حيزت له الدنيا بحذافيرها. كي ملكي ام دنيايه اواني كوا چند دولاري كان هي اوانا ملكي ام دنيا والله ملك نين اوانا خزمتكاري بارن خزمتكاري بلو بايكاني خويانا ملك نين براينا اوانا هيچ نين. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم كي لم دنيايه مرتاح بلمالكي خويا ترسي نبي كي بيكوجو باركي بوا كي لم دنيايا لا شيء صاغ بيه ولا ايش وآزارا نجي كي لم دنيايا قوت خواردني او روجي هبي تير بيه بتيري بخوي او خاوني همو دنيايا همو دنيا ملكياوه بخوا وايا براينا اما خو خلطان دنيا من خو ما خلطنا من ايه ويش خلط انا ما هو فرمودي بيغمر صلى الله عليه وسلم والله اواني كل دنيا دولة منو فخفخ اكن بدوزي دسلات هيانا بدوزي بلو باي هيانا بدوزي بارو بول هيانا والله براينا اوانا بس ظاهرة كيان ولا ناخو الرخاون بويا هيج بيان معجب مون وكو قارون وانا ويزاني ام دنيا يكشتي بو او بس نيزاني لدسي درجه. واخر شتيش انساني ايمان دار دائما لدنيا بكم راضية واگر خوا كميكي بيدا راضية
ئەگەر زۆریشی پێدا شکرێکە. پێیەکێ لە پیاوچاکان ئەفەرمێ لا أبالي افتقرت أم اغتنيت، أفرمي من جوي نادمي لم دنيا فقير بم دولة من بم جوي نادمي بو فإن افتقرت أجر فقير بم خوا رجاي كيبون دانا بو رجاي أم جينت بياو شاكان شير رجاكا آرام قرتم أجر فقير بم بو رجاي من أجنب بيغمر كانوا بياو شاكان صبر آرام قرتن لسر فقيري امتحان وابتلاء دور روجي ترقشت من لساحي عرزاتا بروتو قوتي الروينا بران بري خوا بروتو قوتي كس يقدر بيلا بيانية بروتو قوتي أمي أقريتو بلا إخوة اتفخفخة وحماية ودصلات وبلو باية وسياري جوانا ما هيتش ناميني بخوا هيتش ناميني بوين الصبر أقرم وتلك عبادة يحبها الله ما عبادتك الصبر خوا خوشيوي زوريش بيغمران بوا برزبونتو بيغمري خوان بوا برزبونتو همو بيغمري خوا دعاك دعوانا خواك أفرمي اللهم اجعل رزق آل محمد قوت أخويا الرزق آل محمد با قوت به يعني روجة تير بم روجة برسيم بم تا فقير هجاران من نبير به أول مهمة براينا زور جوابة تشتي ترمدن ودعاء أوجه أفرمي وإني اغتنيت أي أجر دولة من ببم أجر خوا دولة من ميكرد به يعني بيميدا أفرمي شكري كم حق يدم ما في يدم وك مسلمان أيش نو بريلا بيغمرا كان خوا دولة من يعني كردوه بونو من سليمان داود عليهما السلام وبريك ترلا بيغمرا كان خوا دولة من يعني كردوه بالشكري خوا تعالى لقرآن كاتيك دولة من داودي دولة من كردوه ودصلاتي بيدا زاني چي أفرمي بمنو تو أفرمي اعملوا آل داود شكرا وش وكو آل داود شاكر بن دولة من كان دصلا دار كان وكو أوان شاكر بن وقليل من عبادي الشكور بلان بداخوا كم يكل عبد كانم شكرك يا ربي خوايا الرحمن بيبكي يا ربي خوايا دنيانا كيتا همان يا ربي آخرت بكيتا هم خفتمان يا ربي خوايا للدنيا يا بتواني بجواني ميوانية كلام دنيا أم ميوانية بريكو بيكي بوين سرحتا أجينا مالي خومان لقيامتها يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت إصلاحي حلمان بكي بزيد بفقير وهجار كان معنا بيتوا يا ربي كار بدستاني أمولا تريكو بيك بكي وأن بيبكي فقير وهجاراني أن لبير بي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت شفاينا خوش كان من ده رحم بمردو كان من بك يا إله العالمين خوايا بخاتنا وجوانا كان يخوت هر كسي احتياجيك محتاج خوايا بوي جيب جيبك يا ربي خوايا احتياجي كان من بو جيب جيبك يا إله العالمين خوايا ويقنج يا رب العالمين وحزك ودعواي دعاي خيري لكردين خوايا هاو سري باش بنصيب بكي يا ربي خوايا اوي منالي نيم منالي صالحي بيكرم بكي اوي قرزار كاني بو جيب جيبكي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظم يخوت خوايا طاعة عبادة مال لقبول بكي يا ربي سباس تكين بأو باراني رحمة بسر معنا إباريني يا ربي دغلو دان من پر بركت بكي يا ربي بخاتنا وجوانا كان يخوت لباراني رحمة من قريتوا يا رب العالمين آمين. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء